زۆرن ئەو پێشمەرگانەی لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستاندا لە کاتی شەڕی داعشدا بریندار بوون، بەڵام برینداربوونی ئەم پێشمەرگەیە تەواو جیاوازە لە برینی پێشمەرگەکانی تر. محەممەد سەفا ئەو پێشمەرگە تەمەن 27 ساڵەیە کە لە مانگی هەشتی ساڵی ڕابردوودا لە نێوان جەلەولا سەعدیە لە کاتی شەڕدا بۆمبێکی چێنراوی پێدا دەتەقێتەوە و بەو هۆیەوە هەردوو چاوەکانی لەدەست ئەدا و بەشێک لە لووتی قرتاوە و لە ئێستاشدا توانای ئەوەی نییە لە ماڵەوە بچێتە دەرەوە. تەنها هیوا و ئاواتی ئەو پێشمەرگە ئەوەیە موچەیەک بۆ منداڵەکانی ببڕدرێتەوە و نەشتەرگەری جوانکاری بۆ بکرێت. وەڵی لە شەڕ کواشی لە کواشی هێندار بوو لە 22/8/2014 خۆم وەفرەزەی خۆم 4 کەس، 2 کەس محمود و خواعافی کە مرد و من نەمرد. هیچ نەیگەرە وەست تەجمیلەکە دەم چاو سەی دکانەکەن دکان نییە ناتوانم نانەخۆم معاش و مناڵن گەرەک. محەممەد ئەو پێشمەرگە کوردەیە کە ساڵانێکی زۆر لە قەزای شارەبان ژیاوە لە سنووی پارێزگای دیالە و ماوەی چەند ساڵێکیشە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە ناحیەی ڕزگاری خانوویەکی بەکرێ گرتووە و برا و خزم و دۆستەکانی هاوکاری دەکەن لە پێدانی کرێکە، چونکە ماوەی زیاتر لە 3 مانگە هیچ موچەیەکی خانەنشینی وەرنەگرتووە تا ژیانی پێبەڕێ بکات. ئەو حاڵەتە کاکە دەم و چاو و لۆت و دگان هەرگیش هەر نییە. برای محەممەد بێشمەرگە ئەو مەسرفەی دەم بۆ خانووکرێ و مەسرف ماڵە و مەسرف مناڵە و ئەم خێزانە جگە لە محەممەد کوڕێکی تریان بە هەمان شێوە پێشمەرگەیە و هەریەکەیان ماوەی 2 ساڵە بوونە بە پێشمەرگە و بەشداری زۆری شەڕەکانی داعشیان کردووە. سەرەڕای ئەوەی زۆر گەڕاون بەمبەستی چارەسەرکردنی محەممەد تا ڕۆشنایی بۆ چاوەکانی بگەڕێتەوە، بەڵام پزیشکەکان هیچ ئومێدێکیان پێ نەداوە، هەر بۆیە بە ناچاریەوە لە ناو خانوویەکی 100 مەتریدا شەو ڕۆژ بەڕێ دەکات. من پیاوەکەم بریندارە، لە ڕووی دەرونیەوە زۆر ماندووە چونکە ناتوانێت نان بخوات بەهۆی نەمانی دانەکانی، ناتوانێت بچێتە حمام خۆی بشوات چونکە توانای نییە. ئێمە ئەمانەوێت هیچ نەبێت پزیشک چارەسەری بۆ بکات بۆ ئەوەی لە ناومان بژێت. ئەم پێشمەرگەیە خاوەنی 2 کوڕ و کچە بەناوەکانی ڕەسوول و شەهد، ئەگەرچی چاوەکانی لەدەستداوە و توانای بینینی نەماوە، بەڵام ئاواتەخوازە کاتێک کە کوڕەکەی گەورە دەبێت ببێت بە پێشمەرگە و لە بری خۆی درێژە پێدەری ئەرکەکەی بێت کە ئەویش پاراستنی خاکی کوردستانە. لەگەڵەوەشدا داوا دەکات بە زووترین کات چارەسەری پێویستی بۆ بکرێت بۆەوەی هیچ نەبێت بتوانێت ژیانێکی ئاسایی لە نێو خێزانەکەیدا بەسەر ببات. دیار جەمالێ نارتی، ناحیەی ڕزگاری.